چۆن بتوانم لە پرۆژەیەک کە کۆردینە سیستەمەکەی لۆکاڵیە بە ئامێری GPS ئیش بکەم. سڵاوتان لێبێ هاوڕێیانی خۆشەویست، مەسعود مەسەحتان لەگەڵایە. ئەمڕۆ لە بابەتێکی دیکەی ڕووپێویدا پێتان شا دەبینەوە. خۆشەویستان، یەکێ لە کێشە باوەکان و کە زۆر قسەی لەسەر کراوە، ئەویش پرۆژەیەکمان هەیە ئێمە. ئەم پرۆژە سەرەتا کۆنترۆل پۆینتەکەی بە ئامێری تۆتال ستێشن دانراوە، واتە کۆردینە سیستەمەکەی لۆکاڵیە. بەڵام لە ئێستادا ئەمانەوێ بە ئامێری GPS ئیش لەم پرۆژەیە بکەین. معلومی بەڕێستانە کە GPS دەڕێی کۆردینە سیستەمەوە ئیژەکات. بۆ حەلکردنی ئەم کێشەیە ئێمە ڕێگەیەکمان هەیە، پێڵێن ڕێگەی 7 پارامیتەر، واتە گونجاندنی دوو کۆردینە سیستەم پێکەوە یان ترانسفۆرمیشن. پێویستیەکانی ئەم عملیە چییە؟ تۆ سەرەتا پێویستە بە باوەندەری پرۆژەکەت کۆنترۆل پۆینتت هەبێت. ئەم کۆنترۆل پۆینتانە بە تراڤێرس لەڕێی ئامێری تۆتال ستێشنەوە خوێندنەوەیان بۆ کرابێت و تراڤێرس و ئەجسمنتیان بۆ کرابێت. دواتر هەمان کۆنترۆل پۆینت لەڕێی GPS-ەوە خوێندنەوەیان بۆ بکەیت. خوێندنەوەی GPS-ەکە ئەگەر ئێمە بمانەوێت دقەی میلیماترمان دەستکەوێت، باشترین ڕێگە ئەوەیە لە ڕێگەی ستاتیکەوە خوێندنەوەکان بکەین. ئەوە ئەکرێت لە ڕێگەی ئارتیکەی شەوە بیانکەی. ئەگەر بتوانی دووری نێوان بەیس و ڕۆڤەر زۆر نەبێت و خوێندنەوەکەت بە ئەڤەرێج بێت و دقەیەکی باشت دەستکەوت بێت، ئەکرێ ئارتیکەش بەکاربێنی کە خێراترە. لەم فێرکاریەی ئەمڕۆدا بە بەکارهێنانی GPS-ی های تارگێتی ئینتەرناشناڵ، بەیسی IRTK5 و ڕۆڤەری V500 کە خۆمان وەک نووسینگەی ڕووپێوی مەسعود مەساح وەکیلی فەرمی کوردستانین بۆ براندی های تارگێت و سادلاب، سەرجەم مۆدێلەکانمان لایە بە نرخێکی زۆر گونجاو. سەرەتا پێویستە بچیتە بەرنامەی های سێرڤای و هەنگاوی یەکەم کردنەوەی پرۆجێکتێکی نوێیە، بەشی پرۆجێکت ئینفۆرمێشن نیو. لێرە ناوی پرۆجێکتەکەمان نەنووسین،